تا ئێستا لەسەر ئاستێرەمی کوردستان وەکو پێویست نەتوانراوە سوود لە پاشماوە پلاستیکیەکان وەربگیرێت. لەگەڵ ئەوەشدا هەمووان دەزانینەوە پاشماوانە کاریگەری خراپی لەسەر ژینگە دروست کردووە و سروشتی پیس کردووە. لە پارێزگای هەڵەبجا بۆ یەکەم جار کارگەیەکی دروستکردنی پلاسكۆ کرایەوە کە سوودی بۆ ناوچەکە دەبێت و لە پاشماوەی پلاستیک دروست دەکرێت. ڕۆژانە 2700 پلاسكۆ دروست دەکات. بەڕاستی ئەم کارگەی ئێمە لە توانایدا هەیە ڕۆژی 2700 بۆ 2800 سندوق بەرهەم بهێنێت. بڕیاریشمان داوە لە ساڵی ئایندەدا ئەو جوتیارانەی کە تەماتە بۆ ئێمە دەهێنن بەبێ بەرامبەر دابەشی کەین بەسەریاندا بۆ ئەوەی بتوان تەماتەکەمان بۆ بێن. ئەم کارگەیە بەڕاستی زۆر گرنگە چونکە یەکەم هەلی کاری ڕەخاندووە بۆ چەند کەسێک چونکە ئێمە سێ شەبت کار دەکات ئەم کارگەیە. دوای ئەوەش بێ لەوەش زۆر گرنگە بۆ ژینگە لەبەر ئەوەی کە مانگانە ئێمە مانگانە زیاتر بۆ 45 بۆ 55 تن لەو پاشماوانەی کە هاوڵاتیان بەکاری هێنن پاشماوەی پلاستیکی ئێمە دووبارە ڕیسایکلینی دەکەینەوە دەکەین بەم سندوقە. بەوتەی ژینگە دۆستان بوو نێو جۆرە کارگانە ڕاستەوخۆ کاریگەری هەیە بۆ پاکبوونەوەی ژینگە و پاراستنی سروشت و فڕێنەدانی پاشماوە سروشتیەکان. هاوکات فرۆشتنەوەی بە کارگەکە و دووبارە بەکاردێنرێتەوە بۆ دروستکردنی پلاسكۆ. بوونی کارگەکانی کۆکردنەوە و هاڕینی پلاستیک کە ئێستا لە خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا ژماریان زیادی کردووە لە ڕووی ژینگەی و بایەخێکی گرنگی هەیە چون لە هەمان کاتدا سەرچایە ئەبنەوە هۆکارێک بۆ کۆکردنەوەی هەموو ڕێژە پلاستیکە زۆرەی کە فڕێ دەرکەمن لە ڕووی ژینگەی و کارەساتی ژینگەی ئەخولقێنێت چونکە لە ئێستادا پاشما پلاستیکەکان یەکێکن لە گرفتە ژینگەی جیهانیەکان. لە هەمان کاتیشدا سەرچاوە ئەم پلاستیکانە ماوەیەکی زۆر لە ناو خاکدامێنەوە کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە و سەڵانە بنەوە لە ناوبردنی بە میلیۆنان لە زیندەوەرە ئاویەکان. نەبوونی کارگەکانی ڕیسایکلین و فڕێدانی پاشماوەکانی وەک پلاستیک و مقەبا و نایلۆن ژینگە و سروشتی شارەکانی ناشرین کردووە. کارگەی دروستکردنی پلاسكۆ پاشماوە پلاستیکەکان لە وڵاتیان وەردەگرێت. 1 کیلۆغرام بەرامبەر بە 200 دینار. ڕۆژانە تۆنێک و 700 کیلۆغرام پاشماوەی پلاستیکی لە شاردا کۆ دەکرێتەوە و دووبارە بەکاردێنرێتەوە. مانگانەش 80000 پلاسكۆ بەرەم دێنێت و جوتیاران و خاوەن باخەکانی پارێزگاکەش سوودی لێ دەبین. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.